سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش بینەرە خۆشەویستەکانمان بە هیوام لەو پەڕی باشی و ئاسوودەیدا بن بە هیوام ئەم کۆتایی هەفتەیەتان لە هەموو کۆتایەکانی تر باشتر بۆ بێت و خوانە خێزانەکانتان بە بەختەوەری تێپەڕێنن. جێگەی باسە چەند هەفتەیەکە پرسینەتەوایەتی بۆتە پرسێکی سەرەکی خەڵک و میدیاکانیش ئێمەش لەو سۆنگەی کە هەست دەکەین کە ئیتر دەبێت بایەخ و گرنگی زیاتری پێ بدەین هەرچەندە بێوچان بەردەوام لە ماوەکانی ڕابردووشدا تەوەر و جێگە و باسی خواسی ئێمە بۆ بەڵام ئەم ماوەیە زیاتر گرنگی بە گرنگیەوە کاری لەسەر دەکەین و باسی لێوە دەکەین بۆ ئەمڕۆ باس لەوە دەکەین بەنزیکەی پرۆگرامەکە بووە بە چەند بڕگەیەکەوە یەک لەو بڕگانە ئەوەیە کە ئایا چەنە گرنگە کاتێک کە خێزان منداڵێک دەخاتە بەر خوێندن بەرپرسیارە لەوەی کە ئەم منداڵە چۆن بیر و باوەڕ و زمانی نەتەوایەتی بپارێزێت تۆ ئامادەی منداڵەکەت بخەیتە بەر زمانێکی تری کە زمانی شیرینی دایکی نییە ڕەنگە ئەم منداڵە لە هەستدا لە نەزدا لە بیرکردنەوەدا تەنانەت لە ئایدیا و کەسایەتیشە ڕنگ لە زمانەکەی خۆی وەربگرێت و ئیتر لە نەتەوەکەی و نیشتیمانەکەی دوور بکەوێتەوە تا چەند گرنگە و کاریگەری هەیە لەسەرەوەی کە منداڵێک بە زمانی شیرینی دایکی بخوێنێت بۆ ئەوەی هەستە نەتەوایەتەکەی پڕ بێت و پرۆپوختە بێت تەنها باس ناکەم بە زمانی کوردی ئەگەر کووردە بە زمانی کوردی بخوێنێت ئەگەر عەرەبە بە زمانی عەرەبی بخوێنێت دواتە هەر منداڵێک کە پێ دەکات با خزمەتی زمان و نەتەوە نیشتیمانی خۆی بکات چونکە خوێندنێکێکە لەو پاڵنەرانەی کە کەسایەتیمان دروست دەکات دواتر وا دەکات ئێمە ببین بە بەشێک لەو خزمەتەی کە بە نیشتیمان و وڵاتمانی دەکەین لایەکی ترەوە ئایا بەڕاستی ئێمە باوەڕمان بە دروشمی پێکەوە ژیان و برایەتی هەیە بەڵێ ئێمە وەکو نەتەوەی کورد باشە چی دەبێت کاتێک کە ئەگەر بیرێکی ئازادمان هەیە لە ڕێگەی شارێکە و لە ڕێگەی هونەرێکە و لە ڕێگەی وتەیەکەوە دەری دەبڕین بەڵام هەڵوێستەمان دەبێت هەڵوێستەیان بۆ کردارەکەی ئێمە دەبێت و دژمان دەوەستنەوە ئایا ئیتر ئێمە دەبێت ئەم لەنگەرە بگۆڕین بەرەو ڕووبارێکی تر یاخود بەردەوامی لا ڕێگەکەی خۆمان هەدەگەین بەو وشکانەی کە دەمانەوێت بۆم پرسا ئەمڕۆ لە پەروەردەدا ڕوویدا سبەی لە شوێنێکی تر و دوو سبەی لە شوێنێکی تردا ڕوودەدات ماوەی ساڵانێکە ئێمە کە خوێندکار بووین لە زانکۆی کەرکووک بۆمان نەبوو لە ڕۆژی جلی کوردی خۆماندا کە یەک دانە ڕۆژە جلی کوردی بپۆشین چونکە بۆمان نەبوو شانازی بە جل و کلتورمانەوە بکەین بۆ خاتری برا هاوپێکەوە ژیانەکانی ترمان ئێمە ڕێز و حرمەتی ئەوەمانگر بەڵام کاتێک کە پەرچەکار داناوەکان دەبیستین ئاەت بەڕاستی دەبێت هەڵوێستە وەرگرین یاخودنا کۆمەڵێ بابەت و پرسیاری تریش لەگەڵ میوانەکەماندا تاوتۆ دەکەین بەڵام بە خۆشحاڵیەوە هاوڕێی شیرینم هاوڕێی گیانیم کە بەردەوام لە پرۆگرامدا لەگەڵمدایە لە سەفەرێکی کورتخایەنی ڕۆژئاوادا گەشتێکی باشی کرد و کۆمەڵە ئامانەتی باشی گەیاند ئەمڕۆ بەیەکەوە لێرە لە ستۆدیۆ پرۆگرامتان پێشکەشەکەین خێر بێیتەوە زۆر سپاس. ئێوارە ئێوەش باش ئازان و خۆشەویستان دڵخۆشین لە هەر شوێنێکەوە سێریە ماکەن ئەم ماوەیە بەڕاستی بەهۆی ئەو بەرخودان و بەهۆی هەرێک لەو شەڕە و تووشی خۆشک و براکانمان بۆ لە ڕۆژاوای کوردستان بەڕاستی لە هەموو پارچەکانی تری کوردستان بەس بابەتی نەتەوەیی هەیە بەڕاستی لەم ڕۆژەیە کاتی هیچ شتێک نییە جگە لەو بابەتانە بەڕاستی جا هەموو شتێکەڵە خێری پێوێ هەست دەکەم ئەم یەک دەنگجی و ئەم شەڕی کە بەرەوچی کوردی گرتووە لە ڕۆژاوە پێم وایە خێرێکی تایە خێرەکەش ئەوە بێکە یەک دەنجی و یەک ڕەنگیەکی دروست کردووە کە زۆرێک لە شرۆفە سیاسی شرۆفکەرە سیاسیەکان پێیان وایە کە ئەمە ئاماژەیەکی باشە بەڕاستی باسی ئەوەکەنرێکە هەمیشە ئەو نەتەوانەی کە پێویستیان بن بە دەوڵەت سەرەتا پێویستیان بەو یەک دەنجی و یەک ڕەنجەیە جا هەر لەسەر ئەو بابەتە پێم وایە دووشە هەیە کە ئێمە بەردەوام بەکاردێن کاوترێک کوردەکان یاخود کوردەکان ئیتر ئەو شێ بەکارنێن هەمومان بڵێن کوردین شکە بەڕاستی ئەمە دەری خست کە ئێمە یەکین و ئەو دوو کۆ دووەش هەر یەکەکە بەڕاستی چوار نییە بەدەر لەو بابەتە بەڕاستی ئەمە لێرەوە لە کاتێکی کەمە باسی ئەوە بکەین کە سەر ڕێز و نەوازش بۆ ئەو دوو شەهید و هاوڵاتیە کەرکوچیە دانین کە ئەحمەد هێمن و ئەحمەد عومەر بوون لە ڕۆژاوای کوردستان شەهید بوون بەڕاستی ئەو بێگومان هەموو شەهیدانی ڕێگای خاک و خاچی کوردستانش پێم وایە لەم چەند ڕۆژەی داهاتووە لە مەراسیمێکی تایبەت ئەگەڕێتەوە بە باشووری کوردستان و ئەگەڕێتەوە کەرکووک جا بە هیوام مەراسیمێک ڕێکە خرێ بە هیوام هەر کەسێک کە ئێستا گوێی لێمێ بتوانێت هەر نەبێ لەبەر شکۆ و لەبەر هەوڵی
هەرێک لەو دوولاوە بە خوێنگەرمە بتوانێت کە لەو شکۆیە ئامادە بێ و لەو مەراسیمەش ئامادە بێ جا ئەمڕۆ ئەو بابەتەی کە باس شێکەین هەر پەیوەستە بۆ بابەتەوە بەڕاستی گۆکشرنش ئاماژە پێدا بابەتی زمانی دایکە بابەتی خوێندنە بابەتی ئەوەیە کە پەروەردە تا چڕادەیە کاریگەری لەسەر وەستەرنەتەوایی هەیە لەسەر ئەو بابەتەوە سین کە بەڕاستی دوێنێ بوو ئەو فێرخوازە بەو شێوەیە بوو دوێنێ فێرخوازێک لە شاری کەرکووک کە لە خوێندنگایەکی عەرەبیە خوێنێ وێنەی ئاڵاکی کوردستانی کێشا بوو دواتر سزاکەی ئەوە بوو کە ئۆکەی سزای بدە کە سفر بێنێ لەوانەکە چکە چۆنەڵێ مخالەفەی پرسیارەکانی کردووە بەڵام بۆ فەسڵێکی تو سزایەکی قورسێدن باشە ئەنجا ئەم پرسش تۆزە تاوتوێکەین بە خۆشحاڵەوە پارێزگاری کەرکووک تەداخلی ئەم بابەتەی کرد کێشەکە باش چارەسەر بووە بەڕاستی بەڵام کۆمەڵە کۆمنتی هاوڵاتیانم بینی شیرم باسی ئەوانە کرد کە تەنها چۆنەڵێ 3 ساڵ خوێندنی فێرخوازەکە کراوەتە خۆڕایی بەڵام دەبێ خۆ مامۆستاکە و بەڕێوەبەرەکە جۆر لە سزادان وەرگرن لەبەرەوەی ئەمە ینی شتێکیان کردووە لەسەر لەگەڵ بنەما پەروەردەیەکان یەک ناگرێتەوە جا ئەم پرسانە کۆمەڵە پرسی ترش بەڕاستی لەگەڵ مامۆستا سامان تاوتوێکن کە سەرپەرشتیاری پەروەردەیە تەمان ئەم بەرنامانە هەر زنجیرە بەرنامن کە لەگەڵ مامۆستا سامانایەکەن لەسەر بابەتە پەروەردەیەکان ئەمڕۆکەش باسی گرنگی خوێندن بە زمانی شیرینی دایک و چەسپاندنی هەر سەرنەتەوەیەکانەکەین لە ناخی هەر کەسێکە بەڕاستی مامۆستا بەخێر بێ ئێوارتان باش مامۆستا ئەو بابەتە کە ڕوویدا ئەوەی کە ئەو مناڵە تەوان ئەو نەوجەوانە نەک مناڵش بەڕاستی کە پێم وایە ئەڵێن مامۆستاکە بۆچێتی وێنەی ئاڵای عێراق بکێشە ینی پرسیارەکە بەو شێوەیە بووە ئەو هەستووە وێنەی ئاڵای کوردستانی کێشاوە اینجا لە کۆمنتەکان زۆرم خوێندەوە خەڵکێکی زۆر باسی ئەویانە کرد دواتر باسی و پرساکە ئەیانوت دەبێت یەکەم جا دایک و باوکەکە دادگایی بکرێت لەبەروی دایک و باوکە مناڵەکان نادوتە مەکتەبێکی عەرەبی ئیتر ئەمە کۆمنتی زۆرێک لە خەڵبوو قسەی تۆ لەسەر و بابەتە چییە بڕاست بەڵێ دەستان خۆش بێت سوپاس بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە کە تەوەرێکی گرنگە بابەتی نیشتیمانی و نەتەوەیی پەیوەندێکی پتێوی هەیە لەگەڵ پەروەردەیە بەڕاستی من لە دەستپێکە حەزەکەم بەڕاستی درود و سڵاو بۆ ڕۆژاوای کوردستان بنێرم ئەو دوو شەیدە خوێنگەرمەی کە کەرکووکی جەنابەت باست کرد ڕۆحیان شاد بێ جێگەیان بەهەژت بێ دەستی بەڕێستیش خۆش بێت وەک کوڕێکی کەرکووکی کۆمەکێکی باشمان کۆ کردەوە و جەنابتان سەرپەرشتیان کرد و گەیانتانە شوێنی خۆی ماندوو نەبن لەشتان ساق بێت بە هیوای سەرکەوتن بۆ ڕۆژ ئاوا سەرکەوتن بۆ کوردستان نەمان و شکست و فەوتانیش بۆ دوژمنانی کورد سەبارەت بەو گرفتە ئەو پەیوەندیەکی باشی هەیە بە پرسەنەتەوەیەکەوە دیارە لە یەکێک لە قوتابخانەکان لەوانەی هونەرە بێگومان خوێنکاری ئێمە زۆر حەزی بە هونەر و وەرزشە لەبەرەوەی جوڵەی تایە بەتایبەت هونەر پیان و تۆ وێنە بکێشە وێنەی ئاڵای عێراق بکێشە دیارە لە وێنە کێشانە ئێمە ناکرێ بەرامبەر ناچارکەین بە ئارەزووی ئێمە وێنە بکێشێ بەڕاستی دەی من داوا ئەەکەم وێنە بکێشێ پێ دوایە خودی پرسیارەکەش هەڵەیەکە زۆر هەڵێ مامۆستا ئەوە ڕاستە کاڵێن مامۆستاکە و توێتی وێنێ سروشت و وێنەی ئاڵای عێراق بکێشن ئەو شێوەیە بوو بێگومان کەواتە تەلەبەکە هاتووە ئەو پرسیاری وەڵام نەداتەوە وەک بڵێ شتێکی تری کێشاوە هەر ئاڵایە بەڵام ئاڵای نێتەوەکەی خۆی تۆ ئێستاڵی خودی ئەو پرسیارەکە هەڵەیە پرسیارەکە هەڵەیە بۆ لەبەرچی لەبەر ئەوەی تۆ کاتێک بە بەرامبەر ئەڵی وێنێکم بۆ بکێشە لێگەڕێ با حەزەکەی ئارەزووەکەی چی لە ناخیایە بە ئەومان بۆ بخاتە سەر وەرەقەکە دەزانی لە وڵاتانی ترا بۆ ئەوەی لە مناڵ تێبگەن دێن لە ڕێگەی وێنەوە لە مناڵ تێگەن تەنانەت لە ڕێگەی ئەو ڕنگانی کە مناڵ بەکاری دێنێ ئەزان حەزی ئەم مناڵە چۆنە هەستی ناسکە توندە ڕژبینە گەشبینە هەتا کۆتایەکی ئەوەی کە ڕوودا بەداخەوە بەڕاستی ڕاستە حاڵەتە بەڵام حاڵەتەکەش کەم نییە ئایا ئەمە لە هەرکی ڕووی بدایە نەدەبوو لە ناوەندێکی خوێندە ڕۆبدا نەدەبوو مامۆستا ئەمە بکە با من شتێکی بۆ باسکەم من دوێنێ لە قوتابخانەیەک بوو ئێمە ئەمساڵ بۆ خوێندنی کوردی 1100 خوێندکارمان لە خوێندنی عەرەبیەوە گەڕاوەوە بۆ خوێندنی کوردی باش بەڕێکەوت مامۆستای هونەر وتێتی وێنەم بۆ بکێشن دوو وێنەم بۆ بکێشە بە ئارەزووی خۆت یەکێک لەم خوێندکارانی کە ئەمساڵ هاتووەتەوە بەر خوێندنی کوردی وێنەی ئاڵای عێراقی کێشاوە دەبێت کاردانەوەی ئەم مامۆستای ئێمەش
هەمان کاردانەوەی ئەو مامۆستایە بێت نا بە پێچەوانەوە بە خۆشحاڵی و مامۆستاکە وەرەقەکەی بۆ سەح کردووە و نمری خۆی پێداوە ئەوە بۆ چونەکەی شیرم و کەوتی ئێمە برایەتی گەلانمانەوێ بەڵام ئەوان بەداخەوە بەڕاستی ئەوەی ڕۆژ ئاوا باشترین نمونەیە بەڕاستی ئەمە پێی ئەوترێت چی ئەمە توندڕەویە ئیتر توندڕەوی بەوەی ڕەگەزەوە بێ بەوەی زمانەوە بێ بەوەی مەزهەبەوە بێ بەوەی ئاینەوە بێ بەوەی نەتەوەیەوە بێ ئەوەی کە من حاڵی بوومە توندڕەویەکەی ئەو مامەسا بەڕێزە ئەو قوتابخانەیە کە ئەهلیشە بەڕاستی بەوەی بابەتە نەتەوەیەکەوەیە بەڕاستی مامۆستا ئێستا لە چاوی ئەو مامۆستایە و خوێندکارە خوێندکارێکی یاخیە بێگومان سەرپێچی کردووە بۆیە بە شانی سزاکەی بێگومان مامۆستا ئەمە لە ئەستۆی تەنها مامۆستاکە نیە بەڕاستی منە گەڕێمە بۆ ئەوەی کە خێزانەکە دەبوو بیر لەوە بکەنە بۆی ئەم منداڵە لە زمانی شیرینی دایکی خۆی بخوێنێ دواتر دینە گیان خێزانەکان بەڕاستی زۆر بەباشی دینە گیان بەڵێ ئەمە کروکی بابەتەکەی ئێمە ئەگەر بە دوای هۆکارەکەی بگەڕێین ڕاستە مامۆستاکە ئەمەی کردووە هەڵەیە بەڕێوبەری قوتابخانەکە هەڵەیە بەڕاستی ئەگەر مامۆستاش ئەم هەڵەیە بکە نابێ بەڕێوە ڕێگەی پێ بدە بەڵام بابەتە جەوهریەکە لە لای خێزانە کە دواتر بە تەفسیلی باسیەکەین دەزانین لە دەستوری عێراق هاتووە ئەڵێ زمانی کوردی و زمانی عەرەبی کورد و عەرەب دوونەتەوەی هاوبەشن لە عێراقا باشە ئەم توندڕەویە بەڕاستی دە ئێماڵێن وەکادە معلم ئەن یەکونە ڕەسوولە ئەی پەشێ وەڵێ ئەگەر دوێنێ مامۆستاکان یەک سوڵتانیان پێ ئەگەیان ئەبێ ئەمڕۆ مامۆستای کورد دانیشێ بە ڕاوێژی ورد نەخشەی پێگەیاندن دانێ بۆ ملیۆنان نەک سوڵتانیە ڕاستە پەشێ و بۆ مامۆستای کوردی وتووە بەڵام بۆ هەموو مامۆستایەک ئەمە ئەگرێتەوە لە وڵاتانی خاوەن ئەزمونێکی جوانە یان باڵین پەروەردەیەکی جوانە دەزانی ئێستا بە نمونە وڵاتێکی وەک ئەمریکا زۆربەی نەتەوەکان لەوێ ئەژێن زۆربەی ئاین و ئاینزاکان لەوێن زۆربەی مەزهەبەکان لەوێن ڕەش پێست سوور پێست نەزانم هەتا کۆتایی بواریش دراوە تۆ چی ئەنووسی تۆ چی ئەڵێ تۆ چی ئەخوێنی باشە بۆ لە وڵاتێکی وەکو عێراقا دوو سێ نەتەوە جێی نەبێتەوە من دەگەڕێمەوە بۆ خاڵێکی زۆر گرنگ ئەمە پەیوەندی بە ڕادەی هۆشیاری پەروەردەیی ڕادەی تێگەیشتنی ئەم مامۆستا بەڕێزەیە بۆ ژیان بۆ کوی ژیان بەڕاستی چۆن دڵم بێم حەزی مناڵێ هەستی مناڵێ بکوژم بەوەی کە ئیلا ئەبێتەوە بە دڵی من ئاڵایەکی عێراق بکێشی خۆشبەختانە دواتر ئەوە وەڵامێکی باشی دراوەتەوە پارێزگاری کەرکووک هاتە سەرخەت برای بەڕێزمان مامۆستا سامان یاریدەدەری بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک هاتە سەرخەت مامۆستا پەروین وەک ئەندامی ئەنجومەنی پارێزگا و معنیە بە بابەتە پەروەردەیەکان هاتە سەرخەت چارە سەرکراوە بەڵام ئەمە ئەی تعویزکردنی لایەنی دەرونی ئەم مناڵە ئەوەی کە بەڕێزت باست کرد ئەمە چۆن تعویز بکرێتەوە دەبێ بە دوواداچوونی بۆ بکرێت طبعا لیژنی بۆ پێک دێنێ بێگومان ئەم قوتابخانەیە دەبێت سزا بدرێت لە کارگەڕێکەوە دەست پێ بکەین کارگەڕی چۆن ئاگەی لە مامۆستا نەبووە چۆن ڕێگەی داوە ئەم مامۆستایە ئەم ڕەفتارە بەرامبەر ئەم خوێندکارە ئەنجام دات بەڕاستی دیاردەیەکە هەمومان تووشی شۆک بووین ناکرێ بەڕاستی خۆی سەر خوێندنی کوردی مناڵێکی زۆرمانێ لە نەتەوەی عارەبن لە عەرەبی و هاتوونە ئەکرێ ئەزانی چۆنە ئەم مناڵە ئەم خوێندکارە ئەم لاوە بڕوای بە ئاڵای عێراق نییە بۆی ئاڵای کوردستانی کێشاوە حەقی خۆیەتی باشە ئێمە ئەگەر ئێستا بچین لە بەسڕا بە خوێندکارێکی ئەوان بڵێن ئاڵایەکی کوردستانم بۆ بکێشن نایکێشە بێگومان لەم شارە گەر بڵێ ئاڵایەکی کوردستانم بۆ بکێشە نایکێشێ بۆیە بە هیوام بتوانین تا ئێستا چارەسەرەکان زۆر باش ڕۆیشتون شوێن و ڕێگە بۆ ئەو خوێندکارە دۆزراوەتەوە ئەبرێتە خوێندنگەیەکی دیکە کری خوێندنەکەی ئەدرێت کە ئەهلیە هاوکاریکی زۆر باشی کراوە بەڵام ماوەتەوە چی بڵێن چی بکەین لەگەڵ قوتابخانەکە کەواتە مامۆستا پرسیارە جەوهەرەکە بکەین گرنگی خوێندن بە زمانی شیرینی دایک ئەبێ چی بێت تەنها بۆ پرۆسەی خوێندنی کوردی ناڵم بۆ هەموو نەتەوەکانی تریشەڵم ئایا تا چەند گرنگە ئەسڵەن بۆچی گرنگە مامۆستا جوانە طبعا بۆ خۆی زمان پێناسەکەی وهایە هۆکارێکە بۆ لێک تێگەیشتنی تاکەکان بەڕاستی بەڵام ئێستا زمان تۆزێک پێناسەکەی گشتگیرتر بووە گەورەتر بووە ئەڵێ زمان پەیوەندی بە ئاسایشی نەتەوەییەوە هەیە باشە ینی ئێمە گەر باسی زمانی کوردی بکەین زمانی شیرینی کوردی معلومی بەڕێستانە یەکێکە لە خێزانی زمانە هیندو ئەوروپیەکان کە چەند زمانێک لە خۆ ئەگرێت زمانی کوردی زمانێک نییە ملیۆنێک و 2 ملیۆن و 3 ملیۆن خەڵک ئەخافتنی پێ بکە ئێمە سەر و 50 ملیۆن کەس ئێستا بە زمانی شیرینی کوردی ئەدوێ باشە
6,000 زمانمان هەیە ئێمە بە کۆی گشتی ڕیزبەندی زمانی کوردی دەکاتە 59 ڕیزبەندی 59 ئەگرێ لەم 6,000 زمانی ئەکتیڤە کۆی دانیشتوانی با بڵێن ئەوەی کە بە زمانی کوردی ئاخافتن ئەکەن دەکاتە 31 و فاریزە 0 لە سەدا لە کۆی دانیشتوانی جیهان کەواتە مە زمانێکی کەم نییە باشە بەڵام هەمیشە ئەم زمانەی ئێمە مەترسی لەسەر بووە سیرکەنالی کەی ئەڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تالبی معنا دەکە باشە دوای ئەو میرجەلادەت بەدرخان مێژونووسی گەورەی کورد پێش 150 ساڵ پێش ئێستا دێت لە یەکەم ژماری گۆڤاری هاوارە ئەڵێ هاوار ئەکا ئەڵێ با زمانمان با مێژوومان کوردی بێ با بە زمانی شیرینی کوردی بدوێن با بە کوردی یەکمان خۆش بێ بخراوی نیسکۆ 21 شوباتی هەموو ساڵێکی کردووە بە ڕۆژی زمانی دایک بەڵام وڵایەوە دەستان خۆش بێت پێشکەوتن بە چەند ڕۆژێک بۆ ئەوی چکە بابەتەکە هەستیارە دەزانی بۆمانەوەی ئەم زمانە جوانی ئێمە ئەم زمانە شیرینەی ئێمە خەڵکانێکی زۆر کەسانێکی زۆر ڕۆڵیان هەبووە بە نمونە لە ساڵی 1950 ئیبراهیم باڵدار مامۆستا ئیبراهیم باڵدار دێت ئەلفوبێ کوردی دانێ هەتا ئێستاش وڵاتی کاریگەری خۆی هەیە خوێندن بە زمانی دایک کۆمەڵێک لایەنی ئەرێنی زۆر جوانی هەیە خوێندن بە زمانی بێگانە کۆمەڵی خاڵی تایە کە ئێمە ئەتوانین خاڵ دواتر شیکردنەوەی بۆ بکەین زۆر باش مامۆستاژە پرسیارێکی تر هەیە ئایا خوێندن بە زمانی دایک کاریگەری هەیە بەسەر چەسپاندنی هەستەنەتەوەیەکانە ئەو هەستانی کە باسمان کرد کاریگەری هەیە بۆ شێوێ بێگومان چۆن یعنی ئێمە کاتێک کە مناڵێک ئێستا جاران لە 7 ساڵە چۆ بە خوێندن ئێستا لە 6 ساڵ ینی مناڵترە ئەی بینە قوتابخانەیەکی بە نمونە کوردی هەر لە سەرەتاوە بەڕێوەبەر یاری دەدەر مامۆستا ستافێکی میلاک لەوێ هەیە بە کوردی ئەدوێن لەگەڵێ دەوروبەرەکەی هاوڕێکانی هەمووی بە کوردیە ئەگەرێکیتە قوتابخانەیەکی عەرەبی هەموو ئەمانەی ئێمە باسیەکەین عەرەبە لەگەڵ ڕێزمایانی بەڕاستی باشە ئەم مناڵە لە 6 ساڵی نە عەرەبی ئەزانن نەتی ئەگا چی هەرسەیری دەوروبەرەکە چەند مناڵمان هەبووە لە ماوەی ئەم ساڵانەیە تووشی جۆرێک لە نەخۆشی دەرونی بوونە هەتا دایک و باوکەکە بە خێرایی هێناویانە بۆ خوێندنی کوردی بابەتەکە شانازی نییە بەوەی کە من مناڵەکەم نەکار عەرەبی ینی باەمە چڕی نەکەینەوە پوختی نەکەینەوە لە عەرەبیە ئینگلیزیش فەڕەنسیش تورکیش قەت شانازی نییە بۆ دایک و باوک ئەگەر مناڵەکەی بە زمانی ئینگلیزی بخوێنێ من بە شانازی نابینم ئەوەی لەم شاری خۆمانە ئەگەر ورتە قسەی لەسەر بکەین من حاڵی بوومەلەی بابەتەکە چاولێکەریە بەڕاستی بابەتەکە چاولێکەریە کە مناڵان ئەخرێتە بەر خوێندنی عەرەبی من پێشتر باسم کرد ئەم ساڵ 1100 خوێندکار لە خوێندنی عەرەبی و هاتوتە بەر خوێندنی کوردی باش تەنها خاڵێک ئەوەی کە من بیستومە لە دایکان و باوکان ئەڵێ مناڵەکەم فێری خوێندن فێری زمانی عەرەبی نابێت لە خوێندنی کوردی بۆیە ئەی بەمە خوێندنی عەرەبی لەبەرەوەی لەوێ فێری زمانی عەرەبی بێ بەڵام کاتێ ئەچێتە کۆلێژە پزیشکەکان بە هەموو بەشەکانیەوە کۆلێژی ئەندازیاری بەشێک لە کۆلێژی زانست ئەمانە هەمووی بە زمانی ئینگلیزی لێوانە وترێتەوە باشە بە خۆشحاڵیەوە لە هەندێک کۆلێژەکانی زانکۆی کەرکووک ڕێدراوە لە تاقیکردنەوەکان خوێندکار بە کوردی وڵام باتەوە ڕاستە لە هەندێک بەشیش کێشەمانێ ئەی چارەسەری ئێمەی خوێندنی کوردی چییە بۆ ئەم حاڵەتە ئەوەیە کە بایەخێکی تەواو بدەین بە زمانی عەرەبی هەر لە پۆلی چواری سەرەتاییە و کە یەکەم ساڵی خوێندنی خوێندکارە کاتێک کە دایک و باوک مناڵەکانیان ئەخەنە بەر خوێندنی عەرەبی دەبێت زۆر خوێندنەوەیکی وردی بۆ بکرێ دەبێت هەموو شتەکانی لێک بدرێتەوە چۆن ئەوانی کە ئەچنە بەر خوێندنی عەرەبی جارێک ئێمە ئەگەر سەیری نەتیجەکە بکەین لە پۆلی 6 ئامادەی ئەو ساڵانی ڕابردوو نمرە بەرزەکان لە خوێندنی کوردی هاتووە قسەیەکەی ئەڵێ چەند ساڵێکی دیکە زۆرینەی دکتۆرەکانی کەرکووک دەبنە کورد لە بەروی خوێندنی کوردی ئەوەندە سەتی لێتێ ئەمە نەتیجە پێمانەڵێ ئەمە ئامارەکان نمرەکان پێمانەڵێ بەشێکی تر ئەوەیە مناڵ لە خوێندن بە زمانی دایک یان لە خوێندنی کوردی زوو گەشەکە گەشەکردن لە ڕووی چیەوە لە ڕووی وەرگرتنی زانیاریەکانەوە دەزانی من حاڵەتێکم جۆ لێ بوو دایکەکەوتی وەڵام مناڵەکەم ئەڵێ ناسمەوە بۆ خوێندن ئەم ساڵ 2 هەفتە دەوامی کرده بوو ئەڵێ وەڵام مامۆستاکە دووڕابێ لێمان هەنی قسەکە دایکە من نازانم چی ئەڵێ بەڕاستی ئەم مناڵە قسەی مامۆستاکەواتێکی ڕەنگە قسێکی نەشیاوی پێ بڵێ ڕەنگە یعنی تەحلیلی ئەوەی بۆکە شتێکی تر ئەوەیە گەشەی دەرونی
یان ئارامی دەرونی ئاسوودەی ئەم مناڵە لە خوێندنگەیەکی کوردیە زۆر بەرزترە زۆر باشترە لە خوێندنێکی عەرەبی هەست بە ئاسوودەیی ئەکا هەست بە دڵنیایی ئەکا دەزانی مامۆستاکانی ئەمە زۆر باشن ئەمە هیچ بە مبالەغە و موجامەلە نییە من وەک کاری سەرپرشتیاری خوێندنی کوردی ئەگەڕێین ناو شار دەرەوەی شار ئەم دەوروبەرە لادیەکان قەزاکان ناحیەکان بڕوا بکە یەک دڵسۆزیەک ئەبیندرێ لە سەرپرشتیارەکان ئیداری قوتابخانەکان مامۆستاکانمان فەرمانبەرەکانمان هاوکاری دایکان و باوکان لە هیچ شوێنێکی تر نییە ئەم زستانە ئەم چەند ڕۆژەی ڕابردوو بەڕێوەبەر یاریدە دەرمان هەیە مامۆستامان هەیە سۆڵبەکەی ماڵی خۆی بردووە بۆ قوتابخانەکانی بەدەستی خۆیان قوتابخانە پاکەکەنەوە وەختێک ئێمە ئەچین مشاهدەی وانەکانیان ئەکەین حماسێکی پێشمەرگانەیان هەیە بۆ ئەوی ئەم مناڵە ئیلا ئەبێ فێر بێ ئیلا ئەبێ بەباشی پەروەردە بکرێ شتێکی ترمان هەیە بابەتەکانی ناو کتێبەکە کە مناڵ بە خوێندنی بە زمانی شیرینی کوردی ئەخوێنێ بابەتەکان ئاسانتر وەرەگری بە نمونە ئەو باسی چی بۆکە باسی ڕۆکی سروشتی بۆکە زۆر بە جوانی تێ ئەگار ڕۆکی سروشتی ئەو ڕۆکەی لە خۆیەوە ئەڕێ بە بێ دەستکاری کردنی مرۆڤ کوڕم چوونە بۆ هەورامان بەڵێ چوینە لە شاخی شنروێ چوونە بۆ شەقڵاوە لە شاخی سەفین چوونە بۆ ئەوێ ڕۆکتان بینیوە داربەڕوو دارمازوو دار قەزوان بەڵێ ئەوە ڕۆکی سروشتیە ئەو لەوێ ئەڵێ چی ئەڵێ نەباتە تەبیعی ئەم مناڵە چۆن لی تێ بکا بەڕاستی بۆیە بابەتەکانی ناو کتێبەکەش ئەوەیەکی ترا یعنی دەزانی وەختێک کە مناڵ ئەگەر ببینە خوێندنێکی عەرەبی لە ماڵەوە ئەم دایک و باوکە بە زمانی کوردی قسەی لەگەڵاکە وەختێک چێتە عەرەبی قوتابخانەکە بە زمانی عەرەبی دەبێت بابەتێکی دووفاقی دەبێتە بابەتێکی دووسەرە ئەمە لە ماڵەوە بە کوردیە ئەمە یەکسەر چۆ قوتابخانە داخلی قوتابخانە بوو بووە عەرەبی زمانەکە بۆیە ئەم مناڵە تەمەنی 6 ساڵە 7 ساڵە بە ئاسانی وەری ناگرێت فێربوونی زمان با بینەرانی خۆشەویست ئەمەشیان لا ڕوون بێ عیبە نییە شتێکی زۆر باشە بەڵام لە کات و ساتی خۆیە لە قۆناغی خۆیە لە تەمەنی خۆیە دەزانی ئێمەمانان ئەو کات زمانی ئینگلیزیمان ئەخوێن دە پۆلی پێنجی سەرەتاییەوە ئەو کات تەمەنی مناڵ بە 7 ساڵی وەرەگیرە 5 ساڵیش لە قوتابخانە ئەوە 12 ساڵ بڕواکەی من 3 ڕۆژ پێش ئێستا توێژینەوەکم خوێندەوە ئەڵێ پێش تەمەنی 10 ساڵ هیچ مناڵێ نابێ زمانی دووەمی فێر بکڵێ بۆ یعنی زمانی دووەم کە حاڵەتێکمان هەبوو لە قوتابخانەیەک مناڵەکە سەری لێ تێکچوو بوو کاتێک کە مامۆستا فێری پیتی وی کردبوو هەر دوای ئەو مامۆستای ئینگلیزی هاتووە فێری پیتی ئی کردووە ئی و پێچەوانێ مناڵەکە سەری لێ تێکچوو زمانێکی ستاندار زۆر گرنگە بۆ کورد چکە بەشێک لە مەترسیەکان ئەو تعریبەیە ئەو تەتریکەیە ئەو تەفریسەیە کە باس ئەکرێ بەڕاستی بەڵام بوونی زمانێکی ستانداردیش بۆ کورد پێداویستێکی زۆر گرنگە چونکە بیرمان نەچێ مردنی زمانی شەیە مردنی زمان هەندێک لە زمانەکان دەمرن یعنی حاڵەت هەیە لافا و داوێتی لە وڵاتی ئەم زمانەی لە ناو برتووە خەڵکەکەی تەواو کردووە مەسەلەن کارە ساتێکی سروشتی یان بەهۆی خۆمانەوە خێزانم بینیوە خێزانی کورد لە ماڵەوە بە ئینگلیزی قساکەن بەڕاستی وڵای عیبەیەکی گەورەیە بەڕاستی چی تایە بەڕاستی ئەگەر تۆ لە ماڵەوە بە زمانی ئینگلیزی قسە بکەیت ئایا ئێمە ئینگلیزیەکمان بینی لە بەریتانیا لە ئەمریکا لە ئەڵمانیا بە زمانی کوردی قسە بکە نا ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگتر ئەوەیە ئێمە فێربوونی زمانمان هەیە و زمانی فێربوونمان هەیە دوشتی زۆر جیاواز چۆن فێربوونی زمان ئەوەیە تۆ وەکوتم لە کاتی خۆیان لە تەمەنی خۆیان زمانی تر فێر بە بەڵام زمانی فێربوون لە ناوەندەکانی خوێندنە ئەبێ زمانی شیرینی کوردی بێ یعنی یەکەم جار لە قوتابخانەوە بە فێربوون بە زمانی کوردی بێ گەشتە قۆناغی خۆی ئەو کات بە زمانی تریش فێر بێ بیریشمان نەچێت مناڵ کاتێ بە زمانی دایک ناخوێنێ دا ئەبڕێ لە کللتوری دابڕێ لە دابوونەدیتی دابڕێ لە فەرهەنگی لە مێژوو وڵاتەکەی دەزانی ینی ئەوان بۆ خۆیان تەواوە ئەو مێژوویکی داناوە مێژووەکە باسی نەتەوەی عەرەبەکە بە نمونە تۆ دەی بۆ مناڵێکی کورد باسیەکەی زەحمەتە هەمان بابەت دێینە مێژووی خوێندنی کوردی ئەوەی لە قوتابخانە کوردیەکانە باسی شێ مەحموودمان بووە باسی باشە مامۆستا خێزانێک ئێستا مناڵەکەی پۆلی 34 سەرەتاییە بە عەرەبی ئەخوێنێ ئێستا بۆن لە ئەو ڕایلە دروست بۆ لەسەر قسەکانی تۆ بۆن نە پێی وایە ئەتوانێ بیباتەوە مەکتەبێکی کوردی پرسیارێکی زۆر منطقی جوان باش دەست خۆش بێ من وتم پار 1100 خوێندکارمان بواتەوە
جا عندي حقیقەتێ بابووترێ و بگاتە دایک و باوکانیش ئەمە بابەتی پەیوەندی بە نەتەوەپەرستیەوە نییە بەڕاستی نا بە حقیقەتەکان بڵێ بڕوا ئەکەی ئەو خوێندکارانەی لە زمان لە خوێندنی عەرەبیەوە دێنە خوێندنی کوردی ئەڵێ لە سزن دەرچوونە ئەوەندە دڵخۆشن ئەمە مەسا تووشی نائومێدی و سەر لە شەواوی نابێت حاڵەتمان هەیە بەڵام زۆر کەمە بۆ ئێمە هەمیشە تەکی دەکەین لە ئیداری قوتابخانەکان کارگێڕی قوتابخانەکان مامۆسایانی بەڕێز ئەڵێین باوشێکی گەورە بکەنەوە بۆ ئەو مناڵانەی کە لە خوێندنی عەرەبیەوە دێن بۆ ئەوەی پەشیمان نەبنەوە چاوێکتان مامۆستا تکایە بخەنە سەر ئەم مناڵانە وەڵاهی خوێندکاری زۆر زیرەکیشیانتایە زۆر باشن زۆر بە ئاسانی حاڵەتێکمان هەبوو پار لە پۆلی پێنجی سەرەتایی هاتە خوێندنی کوردی سەرەتا تۆزێک کێشەی هەبوو وردە بە ئازایی مامۆستاکان کارگێڕی قوتابخانەکە لە کۆتایی ساڵە ئەم کوڕە دووەمی سەر پۆلەکەی خۆی دەرچوو من بۆ خۆم بەڕێوەبەری ناوەندیەکە بووم حاڵەتێکمان هەبوو لە یەکی ناوەندی هات لەسەر ڕەنگە گوێی لە دەنگم بێ لە عەرەبیەوە هات ئاستێکی زۆر باشی هەبوو کەوا بوو دایک و باوک باترسی نەبێ بەڵام هەتا زووتر بێ باشترە ئەگەر لە سەرەتاوە بهێنێتە بەر خوێندنی کوردی ئەمە کارێکی زۆر باش هەر بەڕاستی مامۆسا منداڵێک لەو تەمەنەیە توانێت بڕیاردانی نێبووی نییە و بڕیارە گەورانە بە دایک و باوکەکە بە ڕاوێژی هەردووکیان و بڕیارادەن ئێوە وەکو سەرپەرشتیارانی پەروەردەی ئێمە میدیاکاران ئەو دوو سەلکین کە بەیەکەوە پەیوەندێکی ئەبێ باشمانە بێت چی بکەین بۆ ئەوەی ئیتروا لە خێزانەکان بکەین باوەڕیان بەوە بێنین مامۆستا شێرکۆ بێکەزوتنی دووشەی لاتینی ناتانکە بە کەسێکی ڕۆشنبیری ئازبەرز بەڕاستی زانینی زمانێکی بیانی لە ماڵۆ قسەکردن پێی هیچ لە بابەتەکە ناگۆڕێ هیچ لە پرۆسەکە ناگۆڕێ ئەبێ چۆن باوەڕیان پێبێنین ئەبێ منداڵەکە سەرەتا بە قوڵی بە جوانی بە پوختەی فێری زمانی دایکی بێ بە زاراوەکانیشەوە جوان دەستە خۆش بێ طبعا مافی مناڵ کۆمەڵی مافی هەیە لەسەر دایک و باوک سەرەتا لە دایکە بێ ناوێکی جوانی کوردی لێ بمرێت بەڕاستی ئەلێرەش ئێمە گرفتمان هەیە من لەگەڵ ڕێزما یعنی ئێمە من بینیومە قوتابیمان هەیە ناوی غەمگینە مەسەلەن بۆ غەمگین بێ بەڕاستی ئەخر ئەم مناڵە کاریگەری هەیە ئێمە میسڕێ کۆنەکان لە کۆنا بۆ چوونێکیان هەبوو ئەڵێ ناو کاریگەری هەیە لەسەر کەسایەتی مرۆڤ لەدا هاتووە یەکەم شت ناوێکی کوردی جوان ناوێکی خۆش پڕمانە دوو حەقی ئەم مناڵێ لەسەر دایک و باوک بیبات لە خوێندنگەیەکی کوردی دایبنا بەڕاستی خوێندنگەمان هەیە لەم شارە هیچ خوێندن ئەمە ئێستا ئەم حاڵەتەکە ڕوویداوە لە ئەهلی بووە باشە خوێندنگەی ئەهلی ئێوە پارە وەرەگرن لە مقابلی شەکەتانە وەکو خوێندنگەیەکی حکومی نییە بۆ ئەم حاڵەتە ڕوویداوە کۆمەڵێکی زۆر توانم بڵێم 90 ئەگەر زیاتر نەبێ قوتابخانە کوردیەکان ئاستیان زۆر لە ئەهلیەکان زۆر باشترن بۆی ئەرکی دایک و باوکە مناڵەکەی بڕێتە بەر خوێندنی کوردی لەوە گەڕێ کە خوێندنی کوردی مستەقبەلی نییە باشە بۆ مستەقبەلی نییە ئێستا زانکۆی کەرکوو زۆرینەی خوێندکاری خوێندنی کوردی وەکو باسمان کرد نمرە بەرزەکانە لە پاڵ ئەمەشە کۆمەڵێکی جیهەتی تر هەیە معنین بە وەزعەکان یعنی هەر بۆ بابەتی زمانی دایک و بابەتە نەتەوەیەکە ئەویش سێ وەزارەتە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی خوێندنی باڵایە وەزارەتی ڕۆشنبیریە ئەم سێ وەزارەتە ئەبێ کار بکەین لەسەر ئەوەی بەتایبەت وەزارەتی خوێندنی باڵا بۆ دەیان سنتەری ئەکادیمی تایبەت بە زماندانەنین بەڕاستی باشە لەم شارەیە وەزارەتی پەروەردە بۆچی سەرەتای ساڵی یەک حملەیەکی گەورە نەکەین بۆ ئەوەی دایک و باوک ڕاکێشین مناڵەکانیان بێنینە بەر خوێندنی کوردی چۆن ئەنی ئێمە با بە دایک و باوک نەڵێن تۆ ئەگەر مناڵەکەت بەریتە بەر خوێندنی عەرەبی تۆ خیانەتت کردووە دوو لە ڕووی ئەو دوو لە ڕووی بینە نا قەنەعەتی پێ بکەین کە ئەگەر مناڵەکەت بەریتە بەر خوێندنی کوردی ئەو خاڵانی من باسم کرد ئەمانە ئەبینی و ئەگەر بیبیتە بەر خوێندنێکی دیکە مەبەستمان هەر عەرەبی نیە ڕەنگە ئینگلیزی بێ ڕەنگە تورکی بێ ڕەنگە فەڕەنسی بێ ئەعلامەکەی بەڕێستان زۆر دەوری هەیە لە پاراستنی زمانە من تێبینی هەردووکتانم کردووە یعنی دەستان خۆش بێ ئەو دواندنە بە زمانی شیرینی کوردی کاریگەری لەسەر بینەر هەیە بەرنامەکان دەیان کەناڵی کوردی سەدان سایتمان هەیە سەدان ڕۆژنامە و گۆڤارمان هەیە پیجمان هەیە ئەمانە نووسین بە کوردی دواندن بە کوردی ئەوەی بەڕێزت وت هەتاوەکو ئەرێنی و نەرێنی هەبێ پۆزتیڤ و نەگەتیڤمان بۆ چیە بەڕاستی ئێمە دەزانی مناڵ بە خوێندن بە زمانێکی تر قورستی ئەدا ئێمە گەڕێین ماڵەکان دۆست دراوسێ خزم
گرفتیان زۆرە لەگەڵ ئەوەی ئەڵێ مامۆستا بە ئاسانی لە عەرەبیەکە تێناگا بەڕاستی ئەمە مناڵی کووردە طبعا پەرتوکە عەرەبیەکان بۆ مناڵێکی نەتەوەی عەرەب ئاسانە بەڕاستی قورسیتیان نییە بەڵام بۆ مناڵێکی 6 ساڵی کورد ئەو هێشتا لە کوردی نازانێ بنووسێ چی بکات لەگەڵ عەرەبیە کتێبخانەکانمان باپڕی کتێبی کوردی بێ بەڕاستی چەند جوانە ئێستا ئێمە دیوانەکان لە کتێبخانەکانمانە بێ لە ماڵەوە ڕۆمانەکان کتێبە مێژوویەکان باسی مێژووی کوردستان باسی جوگرافیای کوردستان بابەتە ئاینیەکان ئەمەش خاڵێکی ترە خێزان ڕۆڵێکی ئێجگارگرنگی هەیە یعنی من بینیومە لە هەندێک خێزانە هەندێک دایک و باوک بڕوە ئەەکەی بە ئوم ئەحمەد و ئەبوو ئەحمەد بانگیەکەکەن ئەم دوو هاوسەرە بەڕێزە باشە بۆ ناڵی دایکی ئەحمەد بۆ ناڵی باوکی ئەحمەد بەڕاستی ئەم مناڵە وەختێک ئەچێتەوە خوێندنگێکی عەرەبی دێتەوە بە بابا و مامە باسی بانگی دایک و باوکەکە ئەمە لەگەڵی هەڕوا ئێستا نەمامێکە ئەم مناڵە ئەم بابەتانە لە ناخیا لە هەستیا لە نەستیا لە خەیاڵێ لە بیرکردنەوەیە بچەسپێ لە پاشە ڕۆژە بە ئاسانی ئێمە ناتوانین بەڕاستی ئەزانین باوەستا شتێکی تر هەیە لەسەر بابەتی باس کرد تۆزانی بۆ منە بگەڕێنەوە دواوە لە سەردەمی حکوومەتی ڕژێمی باسە هەموو خەون و خولیای خێزانە کوردیەکانەوە بوو کە بە زمانی کوردی بخوێنە ڕۆژنامەیەکی زمانی کوردی هەبێ هەی چەندین کەس گیراوە لەسەرەوەی کە کتێبێکی کوردی بەدەستەوە بۆ باشە کاسێتێکی کوردیان لە ئێمە ئەو مێژۆمان لەبیر چوو ئەی باشە بۆچی ئێستا لەم کەشە ئازادەیە دووبارە خۆمان هەوڵی ئەوادەینها مناڵەکان بنێنەوە بەر زمانی عەرەبی بەڕاستی سەیرە هەلومەرجیش بۆیان ئاسان بۆ ئێستا ئەو کاتیان هەلومەرج سەختە مامۆستا زۆر تەواوە ئێستاش بەداخەوە بە کەم سیرکردنی زمانی کوردی ئەمەش بەدی ئەکرێ ینی دەنابەت چوویتە ڕۆژ ئاوە خۆشبەختانە ینی ئەو ڕووداوانەی ڕۆژ ئاوا ئەگەر چی پڕخوێن بوو شەیدێکی ئەجگار زۆرماندا بەڵام خاڵی زۆر گەش و جوانی تیا بوو ئەوش ئەوەیە هەستەنەتەوەیەتێکە نیشتیمانیەکە کە پێشتر ئەیانوت کاڵ بووتەوە ناوەڵام ماوەتەوە لەلای تاکی کورد هەمووانی یەخستوەتەوە چەند جوانە ئێمەی کورد لەژێر چەتری یەک زمانێکە باشە دایک و باوک ئێستا بنمونە لەم شارەیە ترسێک نییە ئەوی جەنابەت باست کردنەوەڵا هیچ ترسێک نییە بەوەی مناڵەکەی بێتە بەر خوێندن بە زمانی کوردی بەوەی کە ناوێکی کوردی لێمنا یعنی ئێمە بنمونە کۆمەڵی گەشتیار دێتە وڵاتێکی خۆمانەوە هیچیان زمانی کوردیش نازان زمانی عەرەبیش نازان بەڕاستی گرفتیشان نییە یان باشتێکی تر باسکەین وەختێک خەڵکی ئێمە مەسەلەن کۆچی کردووە لە ساڵانی ڕابردووە بۆ وڵاتانی ئەوەی ئەوروپا ئەوانە یەکەم شت لە وڵاتە کە دەستی بۆ بەرن فێری زمانەکەی خۆیانی ئەەکەن زمان چەند گرنگە نووسین لە سایت و ڕۆژنامەکان بەڕاستی وەڵام من داواکەم لەو بەڕێزانی کە لە شاشەکانەوە دەرەکەون داواکەم لەو بەڕێزانی کە ئەنووسن ئیتر لە فەیسبووکە لە سایتەکانە لە گۆڤارە لە ڕۆژنامەیە کاکە کتێبە کاکە شاعیرەکانمان بەڕاستی وەڵی من داوایان لێ ئەەکەم هەتا وشەی شیرینی کوردی هەیە با دەست نەبن بۆ هەندێ وشە هەندێ زاراوە من ڕۆژی پێش ئێستا بەرنامەیەکم بینی لە کەناڵێکەوە بڕوا بکە بەڕێزێ قسەی ئەکرد پێویستی بەوە ئەکرد ئێمە ڕێبەرێک بینی لە تەک خۆتەوە داینی قسەی ئەم بەڕێزە وشە بگەڕی ئەوەی فەرهەنگی خوالێ خۆش و بورهانقانە عایە بەڕاستی بگەڕێن هەندێ وشەی لیبرادی و نازانم ئەوانە بەکارنێنین ئەگەر ئەمە سەر ڕاگەیاندن ڕۆڵی زۆر گەورەی هەیە بەڕاستی ڕاگەیاندن دەورێکی ئێجگار گەورەیە هەر گەورەکردنەوەی ئەم بابەتەی کە دوێنێ ڕوویدا ڕاگەیاندنەکەی بەڕێستان چەند سایتێکە بە دوواداچوونی کردووە ڕۆڵێکی هەیە لە خوێندنی عەرەبیە ئەوەی من تێبینیم کردووە هەستە نیشتیمانی و نەتەوەیەکەی بۆ کورد نامێنێ بەڕاستی یان لاواز ئەبێ ئەم مناڵە نەحەقیشی نییە چوەتە قوتابخانەیەک ئەوانەی ئێمە کە دێنە لای ئێمە لە هەفتەی یەکەم ئاهەنگ و شیرینی و قوتابخانە ڕازاندنەوە و ئاڵای کوردستان و ئەی ڕقیب و خوایە وەتەن ئاواکەی ئەم سرودانەی بۆ ئەوترێتەوە لە قوتابخانەیەکی عەرەبی فێری مەوتنی کراوە ئیتر لەگەڵ ئەو مەوتنیە بڕوا بکە کە ئەم ئاوازی مەوتنی چووە هەستیەوە چووە خەیاڵیەوە لە مێشتیا چەسپە هەر گوێی لێبێ بەڕاستی دڵخۆشە ئێستا کۆمەڵێک قوتابخانەی ئێمە نێودەوڵەتیمان هەیە بەڕاستی خۆشبەختانە دەستخۆشی بۆ پارێزگاری کرد و 5 قوتابخانە بوو ئەم ساڵ قوتابخانەیەکی تر کرایەوە 6 قوتابخانەی نێودەوڵەتین خوێندن بە زمانی ئینگلیزیە لە سەعات 8 بۆ 11 بەڵام لە 11 بۆ 2 بابەتەکانی زمانی کوردی ئەخوێنرێتەوە لە پاڵێ
دی ئەگەر ئەمە هەر خوێندنەکە بە زمانی ئینگلیزی بێ ئەم ناڵە دائەبڕێ لەوەکانی تر شتێکی ترمانە بەڕاستی زمان باەخێکی ئێزگار گەورەی هەیە لە لای وڵاتانی پێشکەوتوو ئەگەر هەڵە نەبم لە وڵاتی فەڕەنسا وەزارەتێکیان هەیە بە ناوی وەزارەتی زمان چۆن ئەم زمانە بپارێزین زمانی کوردی شتێکە لەو زمانانەی کە زۆر جوانە زۆر شیرینە زۆر دەوڵەمەنە بۆ زار و شێوەزاری زۆرە دەزانی کە وەختێک گوێ لە گەرمیانیەک ئەگری چەند جوان ئەتوێ وەختێک گوێ لە کەسێکی دانیشتوی هەولێر ئەگری هەورامەک ئەگری پادینیەک ئەگری دۆیەکێک ئەگری کەرکووکیەک ئەگری چوزانم ماچۆیەک ئەگری چەند بە جوانی ئەوانی ڕۆژهەڵات کوردستانی ڕۆژهەڵات چەند لەزەت ئێمە لەم زار و شێوەزارانە ئەبینی بەڕاستی دەستخۆش دەستخۆش مامۆستاگەن پێم وابێ هاوڕێن من ئەڵێن کاتەکەمان بەرەو کۆتایە ڕە مامۆستاگەر خاڵەکە بەلای تۆ پێویست کات دەرخرێ و گەڵاڵە کرێتوانی ئاماژەی پێ بفەرمێ وەڵام من دەستخۆشیمێ بۆ بەڕێستان تەنها خاڵێک کە ما بێت ئەویش ئەوەیە من پار توێژینەوەکی مەیدانیم کرد بۆ ئەوی قسەکان هەر بەڕەقەم بێ لە 100 مناڵم پرسی کە لەبەر خوێندنی کوردن لە نەتەوەی کوردن لە خوێندنی عەرەبی دانراون دایک و باوکەکە دایناوە دایک و باوکەکانش دەبێ حاڵیان کەین کە ئەمەی کە کردویانە باش نییە بڕوا بکە چەند بەرنامەیەک لەم بەرنامەیە ئەنجام بدرێ لە سەرەتای ساڵەوە یان ئێستا بەدواوە دایک و باوکەکان خۆیان مناڵەکان ئەگەڕێنەوە بۆ خوێندنی کوردی لە 100 مناڵم پرسی حەز ئەەکەی لە خوێندنی عەرەبی بمێنیتەوە یان بیتەوە بۆ خوێندنی کوردی 86یان وتی حەزەکەین بگەڕێنەوە بۆ خوێندنی کوردی دووبارە دەستیەوە خۆش بێ لە پای بایەغدانتان بە پرس و بابەتە پەروەردەیەکان لە ناو پەروەردەشە بابەتە نیشتیمانی و نەتەوەیەکە هەربشت مامۆستا ساماسە پەرشتیاری پەروەردەی سپاس بۆ ئەمڕۆکە لەگەڵمان بووی کاتی خۆت بێمە بەخشی و هەروە کۆمەڵێک ڕێنمای و ئامۆژگاری باشت کردین مامۆستا زۆر سپاس بەڵێ ئازیزان و خۆشەویستان بە هیوام کە ئەم بەرنامەیەش سوودی هەبوو بێ بۆتان و بتوانێت بۆ شای یەک پڕ بکاتەوە ئەمڕۆ شیرن بیرم چووە ڕاستی کەزیەکەی جوانە و ئەوە شاڵی پێڵێن ئەوەش جوانە بەڕاست ئەو لەژێر ئەو دروشمەدا کار دەکەین هەتاوەکو دەگەین بۆ ئەنجامی کە دەمانەوێت دەڵێین کوردم و ناتوێمەوە و ناتوێمەوە و ناتوێمەوە هەر شاد بن هەر شاد بن